زۆریەکەمدا باز لە کاریگەری زیرەکی دەستکرد دەکەین لە بەرەو پێشچوونی ئیش و کارەکاندا بە شێوەیەکی گشتی زیرەکی دەستکرد لەم ڕۆدا چۆن سوود بە فێرخوازان و هەروەها بە با بڵێن حکومەت دەگەێنە بە تایبەتی لەم ماوەی ڕابردوودا کار لەسەر بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکان و هەروە بەشێک لە فەرمانگە حکومیەکان کرا و هاوکات لە زانکۆکانیشدا بەشێک لە زانکۆکان کار بەم سیستەمە دەکەن. ئەم سیستەمە چۆن دەتوانێت خزمەت بگەێنێ بە شێوەیەکی گشتی لەسەر ئەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانا عەزیز سەرۆکی بەشی ئایتی لە پەیمانگای تەکنیکی کوردستان. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس. سەرتاگەر با بڵێن بەگشتی باز لە زیرەکی دەست بکەین یاخود ئەگەر پێناسەیەکی بۆ بکەین زیرەکی دەستکرد بە دیاریکراوی چی و چۆن خزمەت دەکات؟ بەڵێ لە ڕاستە زیرەکی دەستکرد مێژۆکەی تقریبا ئەگەڕێتەوە بۆ سەدەی بیستەیەم بە تایبەتی لە ساڵی 1950ەوە ئیشی لەسەر کراوە و زیرەکی دەستکردیش ئەگەر بەگشتی باسێکی بکەین پێناسەیەکی کورتی بۆ بکەین بریتە لەوەی کە کۆمپیوتەر بە سیستەم ئەکریان بڵین سیستەمی کۆمپیوتەرمان هەیە بە سیستەمیانەکەین ئەو پرۆگرامانەی کە لە کۆمپیوتەر هەن بە سیستەمیانەکەین بە شێوازێک کە بتوانێت کۆمەڵێک ئەرک و ئیشمان بۆ جێبەجێ بکات بە شێوەیەکی ئۆتۆماتیکی واتە زیرەکی دەستکرد کار ئاسانیەکە بۆ مرۆڤەکان کە لە ڕێی کۆمپیوتەرەوان ئیشەکانیان جێبەجێ بکەن بۆ نمونە تۆ کۆمەڵێک داتات هەیە لەوانەیە ئەگەر خۆت بێ بەدەستی بەمانوەڵ ئیشی لەسەر بکەیت کاتێکی زۆری بوێ یا لەوانە تووشی ئیرەت بی یا لەوانەیە تووشی مەلەل ببیت و ئیشەکەت بۆ تەواو نەکرێت بەڵام لە ڕێگەی زیرەکی دەستکردەوانە ئێمە فێریانەکەین ئیشەکانمان چۆن بۆ جێبەجێ بکە و دواتر ئێمە داتاکانی ئێنێ و ئیشی لەسەرەکە و کارەکانمان بۆ جێبەجێکە وەکو خۆ یا بە شێوەیەکی باش یان بڵێن بە کواڵیتێکی زۆر بەرزتر لە کواڵیتیکە مرۆڤ جێبەجێەکە واتە زیرەکی دەستکرد بریتە لە بە سیستەمکردنی ئەو بەشانەی کە ئێمە ئیشمان پێێتی ڕۆژانە یا بە سیستەمکردنی ئەو بابەتانەی کە ئێمە ڕۆژانە ئیشمان پێێتی بۆ ئەوەی کار ئاسانیمان بۆ جێبەجێ بکە ئەمەش مێژۆکەی ناڵم لە ساڵی 1950 دەژێکی شاوە تا ئێستا ئیشی لەسەرەکەن و ئەو وەشی کە زۆر لەم چەند ساڵی ڕابردوایشی لەسەرکە یا بڵێن دەنگدانێکی زۆری هەبوو مۆزۆی چاتجیبیتی بوو کە یەکێک بوو لە ئەپلیکیشنەکانی زیرەکی دەستکرد. باشە مامۆستا ئەمە چۆن خزمەت دەکات بە تایبەتتر بە فێرخوازان؟ لە ڕاستیدا زیرەکی دەستکرد خزمەتێکی زۆرەکە نەک تەنها بە فێرخوازان بە هەموو لایەنەکانی کە لە ژیانی ڕۆژانەی مرۆڤ بڵێن بەکاری هێنێت بە تایبەتیش ئێمە ئەتوانین تەرکیز بخەینە سەر مۆزۆی خوێندکاران و فێرخوازان لە زانکۆ پەیمانگاکانە. لە ڕاستیدا لە زۆر بوارە فێرخوازەکان مەتوانن سوودی لێ بینن بۆ نمونە لەو دەرزانی لەو وانانەی کە ڕۆژانە ئەی خوێنن بە جۆرە جۆرەکان ئەکرێت بۆ نمونە راپۆرتی باشی لەسەر ئامادە بکات لە ڕێی زیرەکی دەستکردەوە ئەکرێت بۆ نمونە وەڵامی ئەو پرسیارانە باتەوە کە ناتوانێت وەڵامیان باتەوە لە ڕێی زیرەکی دەستکردەوە ئەتوانێت ئەو بابەتانی کە ڕۆژانە لە ڕێی مامۆساکانیەوە تێنەگەیشتەوە یان بۆ نمونە ڕوونکردنەوەی باشی پێنەگەیشتەوە لە ڕێی زیرەکی دەستکردەوانێ ئەمانە هەمووی وەڵامیان بۆ پێیاکات و خۆی بۆ ئامادەکە لەلایەک ترەوانێ پێویستی بە ترێنینگ کۆرس ئەتوانێت کۆرسی پێیاکە لەلایەکەوە راپۆرتی پێ ئامادەکە راپۆرتی زۆر باشی بۆ ئامادەکە واتە فێرخوازانمان ئەتوانن لەم سەردەمەیە لەگەڵ زیرەکی دەستکردا خۆیان ڕابێنن بە تایبەتیش ئەو ئەپلیکیشنی کە باسمان کرد مۆزۆی چاتجیبیتیە سوودێکی زۆری هەیە بۆ فێرخوازانمان ئەگەر بتوانن وەکو خۆی بەکاری بێنن خۆشبەختانە ئێمەش وەکو مامۆسانی زانکۆ چ لە پەیمانگاکان چ لە زانکۆکان و بە تایبەتیش لە پەیمانگای تەکنیکی کوردستان بەشی ئایتی ئێمە بابەتێکمان ئامادە کرد یان چەند وانەیەکمان ئامادە کرد لە ناویە ئاماژەمان بەم زیرەکی دەستکردەیە بۆی خوێن فێرخوازانمان پێ ئاشنا ببن بتوانن بەکاری بێنن دوو ڕۆژیکە خوێندن تاواکەن کە چوونە بازاڕوانی ئاشنا بن بە بابەتەکان و بزان بەکاری بێنن و بتوان ئیشی لەسەر بکەن جگە لەوەی کە لە بواری خوێندنەکەی خۆیان سوودی لێبینێ لە دەرەوەی بوارەکەی خۆش ئەتوانێت سوودی لێبینێ بۆ پەیداکردنی ئەکسپریەنسێک بۆ خۆی شارەزاییەک بۆ کێشەی یەتە بەردەمی چۆن کێشەکەی چارەسەرکە ئامۆژگاری بکە ڕیکۆمەندیشنی بکە ئەمانە هەمویان کۆمەڵێک خاڵی زۆر باشن کە ئێمە هەوڵین فێرخوازانمان فێر بکەین کە زیرەکی دەستکرد بەکاربێنن. باشە دکتۆر هەڵبەتە ئەوەی کە ئاگادارین بۆ نمونە حکومەتیش دەوێت بەشێک لە دام و دەزراوەکانە خۆ لە داهاتوودا هەموو دام و دەستگاکان بکرێتە سیستمێکی ئەلکترۆنی ئەمە چ کاریگەریەکی لەسەر بەرەو پێشبردننی کارەکان دەبێت بە دیاریکراوی؟ لە ڕاستیدا حکومەت هەنگاوێکی باشی نابوو ماوەیەک پێش ئێستا یا بڵێن چەند ساڵێک پێش ئێستا بەڵام ئێستا بەداخەوە تۆزێک سار بۆتەوە لە بابەتەکە ئەویش بە ئەلکترۆنیکی حکومەت بوو واتە دام و دەستگاکانی حکومەت بە وەزارەتەکان و بە فەرمانکانەوە هەمویان کرێن بە ئەلکترۆنی کە پێوترێ حکومەتی ئەلکترۆنی وای پێوترێ ناوەکەی بەڵام ئەگەر ئەمە بەردەوام بێ لەسەری حکومەت ئیشی لەسەرکە و بە تایبەتیش بابەتی زیرەکی دەستکرد تێکەڵاوکە لەگەڵم مۆزوع لەگەڵم بابەتەیە کاراسانێکی زۆر باشەکە هەم بۆ هاوڵاتیان هەم بۆ کارمەندان و مۆزەفەکانی وەزارەتەکان چونکە ئێمە لە ڕێی زیرەکی دەستکردەوە توانین زۆرێک لەو بابەتانی کە ئێستا بوون بە کێشە و هاوڵاتیان بەدەستیەوە ناڵێن لە ڕێی زیرەکی دەستکردە و تێکەڵاوکردنی لەگەڵ حکومەتی ئەلکترۆنیا چارەسەرێکی زۆر باشیان بۆ بدۆزینەوەیە ئەمانش چۆن ئەکرێ پێویستی بە کارمەندێ پێویستی بە کادری شارەزا و پێشکەوتو هەیە لەم بوارانەیە
واتە حکوومەتی ئەلکترۆنی هەر ناوێک نییە ئێمە تەنها ناوی بێنین و لە خۆیەوە ئیشەکە دروست بێت پێویستی بۆ ئێمە کارمەندی بۆ ئامادەکەین اینجا زۆر جارە پرسیارە ئەکرێ ئایا کارمەندەکانی ناوخۆ ئەوە پرسیاری منیش بوو ئەو بەشانی کە لە زانکۆکانی هەرێمی کوردستانە یاخود ئەو کارمەندانەیە بەو شێوەیە ڕاهێنراون یاخود بە تایبەتی لە ڕووی منهەج و وانەکانەوە کە لە بەشی ئایتی زانکۆکانی هەرێمی کوردستان بوونیان هەیە پارتەقای ئەم پێشکەوتنەیە کە ئێستا لە بەشی ئایتی و با بڵێن زیرەکی دەستکردا بوونیان هەیە لە ڕاستیدا ئەگەر باسی 4 ساڵ 5 ساڵ یا 6 ساڵ پێش ئێستا بکەین لەوانەیە ئەم وەڵامی ئێستام نەبووە بەڵام لە ئێستادا بەڵێ لە ئێستادا ئێمە بە تایبەتی خۆم کە لە چەند زانکۆیەک دەرزم وتۆتەوانێ و ئێساش بە هەمیشەی لە پەیمانگەی تەکنیک کوردستانم بەڕاستی ئیشی باشمان کردووە بەڕاستی هەوڵمان ناوە فێرخوازەکان من وا پێ بگەێنین کە لەم بوارە دەستی باڵیان هەبێت چونکە خۆت بەڕێز باشە زانی کە فێرخواست تەخەڕوجەکە و دوایی ئەچێتە بازاڕەوانێ پێویستە لەم بوارانە شارەزایی هەبێ چی لە کەرتی تایبەت بێ یا لە کەرتی حکومیە بێت لە هەردووکیانە پێویستە بڵێن شارەزاییکی باشی هەبێ بۆیە ئێمە وەکو پەیمانگەی تەکنیکی کوردستان بەشی ئایتی هەوڵێکی زۆرمان ناوە کە ئەم بابەتانە لە خوێندنە جێگیر بکەین و ئەمەش چۆن کردومانە بە هەماهنگگی لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوە و حکوومەتی هەرێمی کوردستانە واتە ئێمە وەکو لیژنە سەردانی زۆرێک لە کۆمپانیەکانمان کردووە ئایا ئەمان چیان پێویستە لە ئێستادا وەکو بابەتی زیرەکی دەستکرد بێ وەکو حکوومەتی ئەلکترۆنی بە و توڵانەی کە لەوێ بەکارێنرێ ئەو پرۆگرامانە چینکە ئیشیان پێێتی هەموویمان وەرگرتووە دوایی کە کۆمەڵێک سیمینار و ئیشی لەسەر کراوە دوایی بە شێوەیەکی ئەکادیمی بە هاوبەشی لەگە وەزارەتی خوێندنی باڵا هەمویان خراونتە ناو منهەجی خوێندنەوەوانێ واتە لە ئێستادا پەیمانگای تەکنیک کوردستان بەشی ئایتیمان هەموو ئەو بوارانی کە ئێستا لە دەرەوە ئیشان پێێتی بە تایبەتی لە زیرەکی دەستکرد و حکوومەتی ئەلکترۆنیە ئێمە وەکو بابەت دامان ناوە و ئیشی لەسەرەکەین واتە ئێمە کادرانێک دروست ئەەکەین کە لە ئایندەدا بتوانن هەم لە حکوومەت هەم لە کەرتی تایبەتە سوودیان لێبینن و ئیشێکی باشیشمان تیا کردووە و بەردەوامیش لە ئەپدەیتکردنەوە خۆتان بەڕێستان باشە زانن ئەم بوارانە بوارێک نین واتە لێک ڤێژنا لێ بواسین بۆ نە لە چاجیبیتە ئەوە ساڵانە ڤێژنی تازای لێ دەرەچێت بۆی ئێمەش ئەو بوارانە پێویستە بەردەوام ئەپدەیتیان کەینەوە و هەمیشە لەگەڵ کۆمپانیەکان و لەگەڵ دەستگا حکوومەکانە لەسەر خەتی باشە دکتۆر هەڵبەتە ئەمە پرسیاری زۆرێک لە دەرچوانی بەشی ئایتی یاخود ئەو کەسانەیە کە هەندێک کات کە لە زانکۆکان دەرئەچن جەندینجان خوێندکار هاتوۆتە ئەم پرۆگرامە ئەڵێت بۆ نمونە لەبەر ئەوەی بەشی زیرەکی دەستکرد یاخود ئایتی گۆڕانکاری خێرای بەسەردادێت ئێمە ئاشنانین بە گۆڕانکاریەکان چۆن خوێندکارێک کە تەخەڕوجی کرد بێت دوای ساڵێک گۆڕانکاری زۆر دروستە بێت چۆن ئەم خوێندکارە بەم گۆڕانکاریانە ئاشنا دەبێت و چۆن کار دەکرێت بۆ نمونە کە گۆڕانکاریەکی نوێ هاو ئەو با بڵێن فەرمانگەی بە زیرەکی دەستکرد بە حکوومەتی ئەلکترۆنی کار دەکات بەم گۆڕانکاریانە ئاشنا بێت چۆن کار لەسەر ئەمە دەکەن ڕاستی کارکردنەکەمان وەکو باسم کرد ئێمە لە ڕێی ئەو وانانەوەی کە بە فێرخوازی ئەڵێن لە ناو وانەکانە ئێمە ئەو بابەتانەمان هەموو لە ناو زانکۆ یاخود لە دەرەوە لە ناو زانکۆ ناو پەیمانگاکان ئەی دوای تەخەڕوج چی لە دوای تەخەڕوج ناڵم باباسی ئەوەت بۆ بکەم ئێمە وەکو بیدایەتێک لەوانەکانە بە تایبەتی ئێمە بەشی ئایتی لە پەیمانگای تەکنیک کوردستان ئەو وانانەمان جێگیر کردووە ئەو بوارانەی کە ئێستا بازاری کاریان گەرمەوە پێویستە فێرخوازان بیزانن ئێمە ئەم بابەتانەمان جێگیر کردووە لە کۆمەڵێک لە کۆرسبووکەکانمانە دوای کە فێرخواز ئاشنا ئەبێ بەم بابەتانە وەکو دەرگای بۆ ئۆکەینەوە دوای ئەو خۆی ئیتر لەسەر ئەم بوارە شارەزایی پیاکە لەم بوارەیە پەرە بەخۆیە و دوای ئەوەش کە ئاچێتە ئەو کۆمپانیانە ئەچێتە ئەو دەستگا حکومیانە واتە ئەو بابەتانی بەلاو نامۆنیە شارەزاییکی باش ئەبێ ناڵێم ئێمە لە 100 هەموو ئەو بوارەی فێر ئەەکەین بەڵام ئێمە بە ڕێژەی لە 75 بۆ 80 لەو بوارەیە شارەزاییکی باشی پێپیاکەین و هەموو بوارەکان لەسەر تاقیکەینەوە چی بە نەزەری بێ چی بە عملی بێ و دواتر کە ئاچێتە بازاری کارەوە ئەتوانێت ئەو بوارانی کەوان ئیشان پێێتی لە هەمویان سەرکەوتن بەدەست بێنێ چونکە دوجار ئێمەش کە ئەو بابەتانی هێناومانە لە ناو کۆژبووکات جێگیرمان کردووە هەمووی بە مشاور و بە ڕاوێژکاری لەگەڵ کێە لەگەڵ کۆمپانیەکان و حکوومەتی هەرێما کردومانە واتە پێماوتون ئێوە چیتان پێویستە ئێوە چ کادرێکتان پێویستە کە لە لای ئێوە جێگیر بکرێت و لای ئێوە ئیشی دەست بکەوێت هاتوون هەمووانەوە وەرگرتووە چ بە سیمینار بێت چ بە ورکشۆپ بێت چ بە مقابلە و بڵێن دانیشتن بێ لەگەڵیانە هێناومە لەناو بابەتەکانی خۆمانە جێگیرمان کردووە واتە دوای تەخەڕوجیان کێشەیەکی ئەو توان نابێت لە بوارەکەی و بە تاواتی بڵێ من هیچ لێ نازانم یان هیچم لێ نەخوێندەوە یا شارەزایم لێ نییە بۆیە خۆشبەختانە ئێمە بەردەوام ساڵانە منهەجمان لەگەڵ ئەو گۆڕانکاریانەیە ئەپدەیتەکەینەوەیە کە لە دنیای تەکنۆلۆژیا هەیە باشە دکتۆر ئەگەر بینە سەر کارەکانی حکوومەتی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان ئەم هەنگاوە چۆن دەبینیت
لە ڕاستی وەکو باسم کرد هەنگاوەکان پێشتر هەڵایەکی باشی لەسەر کرا ڕکلامێکی باشی بۆ کرا کۆمەڵێک ئیش کرا بەڵام بەداخۆ لە ئێستا داوانە چونکە حکوومەتی ئەلکترۆنی ئەوە نییە تۆ تەنها دوو فەرمانگە بەستی بەیەکەوە حکوومەتی ئەلکترۆنی تەنها ئەوە نییە وەزارەتێک لە ناو خۆیان کۆنێکشن و پەیوەندی هەبێت لە نێوانیان حکوومەتی ئەلکترۆنی ئەوەیە سەرجەم دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم بە وەزارەتەکانەوە بە سەرۆکایەتیەوە ئەبێ هەمویان پەیوەندی هەبێت لە نێوانیان هەمیان ئاڵگۆڕی داتا هەبێت لە نێوانیانە بۆ نمونە ناکرێ من بچم بۆ تاپۆ بە کتاب بڕۆمەوە بە شارەوانی بۆی بزانم چ کێشێکی تیا زەویزارەکەم یا بڕۆمە بۆ دایرەی زەریبە و بزانم چەند زەریبەم لەسەرە ئەکرێ ئەمانە هاوڵاتی لە یەک شوێنە ئیشەکانی هەمووی ڕایی کرێت لە ڕێی ئەو پەیوەندی و ئەو کۆنێکشنێک کە هەیە لە نێوانیانە واتە بە کورتی بەمە ئەوتی حکوومەتی ئەلکترۆنی کە سەرجەم دام و دەستگاکان کۆنێکشن هەبێت لە نێوانیانە بەڵام بەداخەوە لێرە ئەگەر ڕات بگرن ئەمە پەیوەندی بۆ پێشکەوتنانەوە هەیە کە لە بواری آیتی و تەکنۆلۆژی بوونیە هەیە خۆ دەرخۆی سیستەمەکە جێبەجێکردنی خاو لە ڕاستیدا من ئەیگەڕێنەوە بۆی کە سیستەمەکە جێبەجێ نەکراوە واتە شێوازی جێبەجێکردنەکەی هەنگاوەکانی زۆر خاون ئەگەرنا من وەکو بە تەحەداوە ئەڵێم کادری زۆر باشمان هەیە فێرخوازی زۆر باش پێگەێنین ئێمە ئەتوانین بۆ ئەوانی کە حکوومەت ئیشی پێێتی بەکاریان بهێنێ واتە کێشەکە لەوانەیە کە حکوومەتی ئەلکترۆنی بۆ نمونە جێبەجێ نەکراوە لە بەرەوەی کادری ناوخۆیمان نییە بەعکسەوە ئێمە فێرخوازانان بەو جۆرە پەروەردە کردووە کە لەسەر هەموو ئەو بوارانە ئیش بکەن و شارەزای کەواتە لە ئێستادا حکوومەتی هەرێم ئەگەر بێوێ حکوومەتەکەی بکاتە حکوومەتێکی ئەلکترۆنی چی پێویستە لە ئێستادا بە دەرەجە یەک پێویستی بەو دیڤایس و ئامێرانە هەیە کە پێویستە لە حکوومەتی ئەلکترۆنیا بەکار بهێنرێت ئەمە بزانم بەشێکی زۆری کڕاون ئەمانە بەشێکی زۆری ئامادەیە بەڵام ئیشی پێ نەکراوە بەشی دووەمی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە ئەو کادرانەش ڕابێنین لەسەر ئەو ئامێرانە و ئیشیان پێ بکەن بەڵام ئایا کادرەکانمان شارەزاییان هەیە پێشتر هیچ باگراوندێکیان هەیە بەڵێ ئێمە وەکو پەیمانگا لە بەشی آیتی زۆر ئیشمان لەسەر ئەوانە کردووە کە خوێندکارەکانمان کاتێک ئاڕۆن و تەخەڕوجەکەن هیچ کێشەیەکیان نەمێنێ واتە ئەو بابەتانە بەلاوە نامۆ نەبێ بەڵام لە ئێستادا کێشەکە لەلایەن فێرخواز و کادرەکانمانەوە نییە بەداخەوە کێشەکە لەلایەن حکوومەتەوەیە ئیتر مۆزوعی بودجەیە مۆزوعی ئەوەیە خۆیان نیەتیان نییە ئەگەرنا پێشتر چۆن ئەڵێ هەڵایەکی باشی لەسەر کرا دەستێکی باشی بۆ درێژ کرا کە ئیشی لەسەرکەن بەڵام بەداخەوە لە ئێستادا ئیشەکان هەمی وەستاوە باشە دکتۆر ئەگەر بینە سەر خواستی خوێنکار بۆ هەڵبژاردننی ئەم بەشە پێشنیازی خوێنکاران چیە چۆن هاوکاری خوێنکاران دەکەن ئەگەر بێوێ ئەم بەشە هەڵبژێر ڕەنگە زۆر جار خوێنکار ترسی ئەوەی هەبێت کە ڕەنگە بازاری کاری ئەم بەشە بازار ینی بابلین بازاری کار نەبێت لە داهاتەوە و گرفتی بۆ دروستکار لە دەستکەوتنی کاردا چۆن هاوکاری خوێنکاران دەکەن لە ڕاستیدا من لەبەرەوەی خۆم پسپۆڕەکەم لەو بوارە ئێستا هەرچێک بڵم لەوانەیە بڵم بە شان و باڵی بەشێ بەڵام لە ڕاستیدا نەڵێم یانی خۆم بوارەکەم ئەوەیە یەکێکە بەشی آیتی یەکێکە لەو بەشانەی کە داواکاریەکی زۆری لەسرە و بە بەردەوامیش داواکاریەکان لە ناوخۆی هەرێم و لە دەرەوەش هەیە واتە بەشێکە ینی مەگەر کەسێک خۆی نێوی ئەگەر نابێ ئیش نابێ بە حکمی ئەوەی کە زۆربەی زۆری لایەنەکانی ژیانی ئێستامان لەم سەردەمەیە هەمویان پەیوەندیان بە تەکنۆلۆژیا و شارەزایی لە بواری آیتی هەیە کەواتە ئەگەر ئێمە بەشی آیتیال بژێرین یەکێکە لەو بەشانی کە بەدڵنیاییەوە بێ ئیش نابیت و کارت دەست ئەکەوێ و بابەتی ئیشەکەش ئەوە نییە ئێمە بۆ نمونە هەربێ لە کەرتی حکومیە تاعین بین و لە کەرتی حکومیە ئیشکەین بەداخەوە ئێستا حکومەت ئەبێ واز لێبێنین ئێمە لە بواری کەرتی تایبەت ئیشکەین بۆیە لە بواری کەرتی تایبەتیشە زۆر پێویستیان بە کادرانی بەشی آیتی هەیە و زۆر ئیشیان پێیان ئەبێ و زۆر ئیشەکانیان لە ڕێی آیتیەوە جێبەجێکرێ بۆیە من وەکو خۆم و لە بوارەکەشا ئیش ئەەکەم سپاس بۆ خۆیەکێکە لەو بەشانەی کە بە بەردەوامی هەلی کاریان زۆرە ئیشیان زۆرە و فێرخواز بە ئیش نابێ مەعەدا و کەسەی خۆی نەیەوێت ئەگەرنا سپاس بۆخوا ئەو داتاشی کە لە بەردەممانایە وەکو پەیمانگای تەکنیکی کوردستان بەشی آیتی فێرخوازانمان لە زۆربەی زۆری شوێنەکانمان دامەزراون حتا لەم دەستگای بەڕێزی شتانە فێرخوازی زۆر سپاس دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆر زانازی سەرۆکی بەشی آیتی لە پەیمانگای تەکنیکی کوردستان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی